پێشێلکاریەکان لە بەرامبەر میدیاکاران و دروستکردنی نائارامی کۆمەڵایەتی بابەتێکە لەلایەن کاک هیوا عومەر لە سەنتەری میترۆ بۆ داکۆچیکردن لە ڕۆژنامەنووسان پێشکەش دەکرێت. دەرەتا سڵاو ئامادەبان و دەستخۆشی بۆ هاوڕێیان بەڕێخستنی و کارە لەم بارودۆخەکەیگا. لە ڕاستیە ئێمە وەکو سەنتەری میترۆ هەر لە سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندانەکان و سەرهەڵدانی ڕێگری لە ڕۆژنامەنووسان چاودێری بارودۆخەکەمان کردووە و چاودێری ڕۆژی ئازادی ڕۆژنامەنووسان لە هەمان کاتیشدا بەردەوام جەختمان لەسەر سەروەری یاسا و جێگیرکردنی یاسای کاری ڕۆژنامەنووسی کردوتەوە. بەپێی ئەو بە دووەداچوونانی ئێمە کردومانە لەم مانگەدا بە بەراورد بە مانگەکانی تر زۆرترین پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دراوە. دەیان سکاڵا لەلایەن ڕۆژنامەنووسانەوە دژی تۆمەتباران تۆمار کراوە لە سەنتەری میترۆ و بێگومان لە شوێنەکانی تریش. بە جۆرێک بە بەراورد بە مانگەکانی تری ساڵ لەم مانگە زۆرترین سکاڵا زۆرترین پێشێلکاری لە بەردەستی ئێمە هەیە. هاوکات لەوە لە ڕاستیە خراپتر و کە جێگای نیگەرانیە لەم مانگە جۆری پێشێلکاریەکان دەچێتە ئاستێکی تر کە بە بەراورد لەگەڵ با بڵێن ئەزمموی ڕابردووی جۆری پێشێلکاری بەرامبەر بە کاری ڕۆژنامەنووسی بەداخەوە ئەزممویەکی تازەیە. لە ڕێگریکردن لە ڕووماڵی ڕووداوەکانەوە دەست پێ دەکات تا لێدان بە شەق و بۆ کسووی یانەکردن و بیندارکردنی ڕۆژنامەنووسانەوە بگرە تا شکاندن و لێساندنی کامیرا و دەستگیرکردن. ئامادەبووان ئێستا کارەکە لە ڕاستیە لە پێشێلکاریەکی پۆلیس یان دەستگایەکی ئەمنی باڵادەست تێپەڕی کردووە و گەیشتۆتە حاڵەتی سوور. ئەویش لە دەرەوەی یاسا داخستنی ئۆفیسی کەناڵی ڕاگەیاندنە بە زۆر و دەرکردنی کارمەندانی دەستگا ڕاگەاندنەکانە بە بەرچاوی دەستگا پەیوەندیدارەکان. ئەگەر تا دوێنێ دەربازبوون لە سزا باڵی بەسەر ژینگەی کاری ڕۆژنامەنووسیا کێشابێتن و تۆمەتباران سزا نەدرابێن و دیار نەبن و یان خۆیان شارد بێتەوە، ئەوە ئەمڕۆ ڕوبەڕووی مۆدێلێکی تری تازەی پێشێلکاری دەبینەوە، ئەویش داخستنی کەناڵی ڕاگەیاندنە لە دەرەوەی یاسا بە بڕیارێکی سیاسی کە پێویستە لە ڕاستیە ئەمە لەسەری بوەستین. ئەوەی لە ئێستا دەبیندرێ لە کاتی ڕووماڵکردنی لە کاتی سەرهەڵدانی قەیرانەکان و تونوتیژیەکان و ململانەی سیاسی هێزەکانی ئاسایش و ناوەخۆ وەکو ئامانجێکی ئاسان و بەردەست دەبینین کە چۆن پەلاماری ڕۆژنامەنووسان ددان پەخشی ڕاستەوخۆ دەوەستێنن ئۆفیسەکانیان دادەخان کە بە تێگەیشتنی ئێمە ئەوەی ئێستا ئێمە ڕوبەڕووی دەبینەوە بریتە لە شکستی نخبەی سیاسی کە ئەوان ئەستۆکەی دەخەنە سەر میدیاکاران بە شێوەیەک لە شێوەکان. ئێمە وەکو میترۆ لە بەیاننامە بە دوواداچوونەکانمان و لەگەڵ چەندین لایەنی تری پەیوەندیدار لەگەڵ سەندیکای ڕۆژنامەنووسان بەیانمان دەرکردووە، لەگەڵ چەند دەستگایەکی تری معتەبەری میدیایی لەم مانگە چەندین چالاکیمان کردووە و دەمانوێت ئەوە ڕابگەین کە شکستی نخبەی سیاسی لە دەستەبەرکردنی ئارامی و سازان و خزمەتگوزاری هۆکارەکانی دەستگاکانی میدیا نەبوون، بەڵکو دەرئەنجامی شکستی ئەوانە لە ڕێکەوتنی سیاسی و سازان. ئەوەی لە کوردستانە ڕوودا لە ڕاستیە شکستی ئەوانە لە کۆبوونەوە چەند قۆڵیەکان. لە بارودۆخێکی وەهادا لە بارودۆخێکی وەهادا لە ڕاستیە کاتێک سیاسیەکان و ئەوانەی لە دەسەڵاتن نەک کێشەکان چارەسەر ناکەن، بەڵکو خۆیان دەبنەوەی دروستکردنی قەیران لە وەها دۆخێکدا ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دێتە پێش بۆ ئەوەی کە ئێمە دەست بۆ بژاردەی تر ببین. بە تێگەیشتنی ئێمە لە چەند خاڵێک دەکرێت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە ئەم کارە یەکێکە یعنی هاوشێوەیە لەو تێگەیشتنی ئێمە پێم وادەی بکرێت، بریتێ لەوەی کە ئێمە چۆن بەشداریەکی زیاتر لە فەزای گشتی بۆ فراوانکردنی بەشداری سیاسی ئەکتیڤ و کاریگەریتر کە دەبێت یەکێک بێ لە بژاردنەکان و هەروە چۆن دەتوانین قەڵغانێک بۆ پاراستنی
ئاشتی کۆمەڵایەتی دروست بکەین. دەبێت ئەوە بڵێن ڕۆڵی میدیا و ڕۆژنامە نووسان بە پابندبوون بە ئەخلاق و مۆڵاری ڕۆژنامە نووسی بەشێک دەبی لەو قەلغانەی کە پێویستە بۆ پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی لە ڕاستیدا. هاوکات هەر کاتێک ئازادی بیر و ڕاو ئازادی کاری ڕۆژنامە نووسی غیاب بوو، ئەوە لە هەموو کاتێک زیاتر تارمایی و نائارامی و تێکچوونی ئاشتی کۆمەڵایەتی بەهێزتر دەبێت لە ژینگەی تاریکیدا ئەوەی ئەمڕۆ ئێمە دەیبینین بە چاوی خۆمان لەبسی ئەم بابەتە دەکەین. ئەمەی لە ئێستا لە ڕاستیە ئەو پێشێرکارانەی کە باسم کرد، من تەنیا باسم لە جۆری پێشێرکاریەکان کرد کە لە جۆرەکەی لە ڕاستی ئێمە پێویستمان بە وەستانێکی قۆڵ ئەویش ئەوەیە کە ئەزمموونێکی تازەیە یان پێشێرکاریەکی با بڵێن زۆر ترسناکە کاتێک ئەوەی پێشتر ئێمە ڕوبەڕووی ببینەوە و لە بەردەستمان بوو کارمەندێکی دەستگای ئەمنی پێشێرکاریەکی دەکرد و تا بە ئێستا بەپێی ئەو تەوسیاتان و بە دوواداچوونانی چ ئێمە هەڵە نەبم چه برادرانی سندیکاش ئێستا ئێمە تا ئێستا کەیسێکمان لە بەردەستان نییە کە لە ئەنجامی راپۆرتەکانی ئێمە وەزارەتی ناوەخۆ بە دوواداچوونی بۆ کرد بێ ئەوانەی تۆمەتبارن خۆیان شاردۆتەوە. بەڵام لە ڕاستیە داخستنی کەناڵی نالیا لە هەولێر لەگەڵ کەناڵی KNN ئۆفیسیان بە بڕیارێکی سیاسی لە دەورەوەی چوارچێوەی یاسایی ئەزمونێکی تری پێشێرکاریە. ئەوە پێمان دەڵێن کاتێک کە سیاسیەکان شکست دێنن، کاتێک کە سیاسیەکان ناتوانن با بڵێن معالەجەی ئەم بارودۆخە بکەن، ئامادەن هەموو ئۆباڵی دۆخەکە بقەنە سەر ئەستۆی میدیاکان بۆ شاردنەوەی شکستی خۆیان. و هاوکات ئێمە ئەوەشمان لە بەرچاوە لە ڕاستیە دەبێت میدیا ئەم پێشنیارانەی ئەم تێگەیشتانەی برادران باسییان کرد من پێما دروستە دەبی میدیاش لەم چوارچێوەیە ڕۆڵی خۆی ببێنێ. بەڵام پرسیارەکەی ئێمە تێگەیشتنەکەی ئێمە ئەوە بووە هەموو ئەوانی کراوە لە دەرەوەی یاسای کاری ڕۆژنامە نووسی کراوە کە پێویستە ئێمە بەڕاستی بە تەواوی هێڵێکی ڕوون بچێشی نەمابینی ئەو پێشێرکاریانەی کە یعنی لە دەرەوەی یاسا بەرامبەر بە ڕۆژنامە نووسان کراوە و هەروە ئێمە یاسایەکی دیاریکراومانەیە کە پێویستە هەمومان پابند بین. کاتێک خۆش بۆم لێ.